پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم أعبد الناس لا شك براك عابدترين كس پێغەمبەری خوا بووە صلى الله عليه وسلم أكرم الناس لا هەموو کەس بەڕێزتر بووە خوای پەروەردگار بۆ خۆی ڕێزی لێنا بۆ خۆی بەرزی کردەوە بۆ ئاسمانەکان نوێژی لەسەر فەرز کرد فەرمووی ئەمە بە ئومەتەکەت ڕابگەیەنە ئەگەر 5 نوێژ بکەن با ئەجری 50 نوێژ هەیە بزانین پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چۆن خاشع بووە لە نوێژەکانیدا ئەی فەرموو صلوا كما رأيتموني أصلي نوێژ بکەن وەکو چۆن من ئەبینن نوێژ ئەکەم براکانم ئەم سوژدە و ڕکوعی خۆمان ئەیبین ئەم شێوازە تحیات و دانشنەی خۆمان ئەیکەین هەمووی لە پێغەمبەری خوا وەرمانگرتووە صلى الله عليه وسلم بەڵام نەقسێکمان هەیە ئەوەیە دڵمان بە دڵی ئەو ناچێت ئەوەیە ناوەڕۆکی نوێژەکانمان لە ناوەڕۆکی نوێژەکانی ئەو ناچێت یەک لە سەحابە فەرمیێ پێغەمبەری خوان بینی صلى الله عليه وسلم نوێژی ئەکرد وفي صدره أزيز كأزيز المرجل من البكاء أي فرمو أقريا كان يجي أكرد چۆن چێشتێ بکەیتە سەر مەنجەڵێ قوڵت ئەدات دەنگیەت ئاواسینی پێغەمبەر صلى الله عليه وسلم دەنگی ئەهات ئەگریا بە قوڕ ئەگریا سەحابەیەکی تر ئەفەرمیێ بینیم نوێژی ئەکرد ئەگریا وفي صدره أزيز كأزيز الرحى من البكاء دەسڵتان بینیۆ براکانم ئەها ئەو دوو بەردا کەوا گەنمەکەیتە بینی یەکترەوە ئەی هاڕێت چ دەنگێکی دیە فەرمووی سینی پێغەمبەر صلى الله عليه وسلم بەو شێوازە دەنگی ئەهات شەوێکیان عایشە بۆمان ئەگەڕێتەوە ڕزای خوای لێ بێت فەرمووی پێمی وت عایشە ئیمشەو یارمەتیم ئەدەی ئەتەعەبەد اللەیلە لڕەبی ئیمشەو دائەنم تەرخان ئەکەم تەنها عیبادەتی خوای تیاکەم وتم ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم زۆر حەزەکەم تۆم لە تەک بیت وأحب ما يسرك ئەویشم پێ خۆشەکەوە دڵخۆشت ئەکات فەرمووی هەسا دەستنوێژی گرت و پاشان کەوتە نوێژکردن فەرمووی ئەوەنە گریا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەو شەوە حتى بل حجره وكان جالسا فەرمووی دانشت بوو ئەوەنە گریا هەموو کۆشی تەڕ بوو فلم يزل يبكي حتى بل لحيته فەرمووی ئەوەنە گریا هەموو ڕیشی تەڕ بوو وكان كث اللحية براكانم پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ڕیشی زۆر بووە فەرمووی ئەوەنە گریا و شەوە ڕیشەکانی تەڕ بوو فەرمووی فلم يزل يبكي حتى بل الأرض فەرمووی ئەوەنە گریا ئەو شەوە ئەرزەکەی تەڕ کرد بانگی بەیانیدا براکانم پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هەر وەساوە هەر نوێژ ئەکا و هەر ئەگریت بلال بانگیدا ڕزای خوای لێ بێت زۆر چاوەڕێیان کرد سەحابە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەرنەچوو بۆ مزگەوت عایشە فەرمیێ بلال ئیزنی وەرگرت لە دەرگای دا و هاتە ژوورەوە کە پێغەمبەری خوای بینی صلى الله عليه وسلم ئەگرێت فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەوە ئەگریت وقد غفر الله لك ما تقدم من ذنبك وما تأخر خوا لە تو خۆش بووە سبحانه وتعالى تو ئەهلی بەهەشتی فەرمووی ئەی بلال ئەفەلا ئەکون عبدا شەکوورا من بەندەیەکی سوپاسگوزار نەبم خوا ئەو هەموو نیعمەتەی بەسەرا ڕشتوم فەرمووی بلال ئیمشەو ئاەتێکم بۆ هاتووەتە خوارەوە ويل لمن قرأها ولم يتفكر فيها ويل بو كسيك أي خوينيتوا وبيري لناكاتوا إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب فالورقار باسي درزبوني أم جهانمان بوكات باسي هاتني شو هل هاتني روجمان بوكات باسي أم أرزفراوانو أم أسمان بيكولا قيمان بوكات أفرمي آمانا آيتان يكن نشان يكن كساني عالم وكساني عاقل بيري ليكن وأزانا أم أخوايك دروسي كروا سبحانه وتعالى فرمي ويل لمن قرأها ولم يتفكر فيها ويل بو كسيك أم آية أخوين يتوا وبيري لناكاتو الله أكبر بلا كانم في غمر إخوة صلى الله عليه وسلم أو في أوبو أي فالمصلوا كما رأيتموني أصلي بخوا وايليات ويسالة مزقوتها بقري خلق غلطت فيكات يا إما بيطلن رياتشي يا إما بيطلن بخوا كيرشيكي يبو يدسكا بقريان خلق وندري الرغب وبراكانم أمهم قنجا بيني أمهم إتفوني لقويايا والله إلا ما قل وشذر مقر شون أم إنسان قوي لقرآن بيت برا خلق ركض ولا دنيا خلق وازينا وبرا كانم خريكة ديندارينا وخلق أبيا بعيبا بخوا خريكة سرپوشي آفرد أبيا بعيبا
بخوا خەریکە ڕیژ ئەبێ بە عیبە لە ناو خەڵکێ، بەخوا خەریکە سیمای کوردەواری خۆشمان ئەبێ بە عیبە. لە کاتێکا براکانم ئێمە وە سەروەرەوەکەمانە، ئەوە پێغەمبەرەکەمانە صلی الله عليه وسلم کە فەرمیە اقتیدام پێوە بکەن لە عیبادەتە، اقتیدام پێوە بکەن لە وحی بۆم هاتووە. علی کوڕی ئەبی طالب ڕزای خوای لێ بێ فەرمیێت شەوی بەدر کەوا بەرامبەر بە کافران وەسابوون، فرمي ولقد رأيتنا وما فينا نائم إلا رسول الله صلى الله عليه وسلم. فرمي أجر إيمت ببينيايا أو شوا همومان خوتبوين همومان بأقال دنيا براكانم تنها في غمر إخوان نبي صلى الله عليه وسلم. كان تحت الشجرة لجير دارك يصلي ويبكي حتى أصبح. تاكم بياني كردو في غمر إخوان صلى الله عليه وسلم نيجي أكردو أقرياو أبارايو أما خشوع براكانم لم يجد سرفرازي منوتو نەجات بوونمان وەڵام دانەوەی پرسیارەکانی ناو قەبرمان وابەستەیە بە جوانی نوێژەکانمانەوە براکانم. چووکەم عەموودوه الصەلات برا بەخوا فەقەڕە پشتی تۆ بڕبڕە پشتی تۆ ئەگەر کەلێنێکی تێکەوێ ناتوانی هەستیت، ناتوانی ڕێ بکەیت. بەخوا براکانم ئەگەر نوێژەکەت جوان نەبێ و ئەهلی نوێژ نەبیت مەحاڵە بتوانین جوابی مەلەکەیت بدەینەوە، مەحاڵە بتوانین بە پردی سیڕاتا ڕەت بین. خی پەروەردگار هەموومان ڕزگار کات.